ئایا دەزانی پێویستترین شاری سەرزەوی کوێیە؟ ڕەنگە ئەگەر بزانی ئەو شوێنە پێویستترین شاری سەرزەویە تووشی سەرسوڕمان ببی، چونکە یەکێکە لە خۆشترین شارەکان، شوێنێکی مێژوویی دڵڕفێنە، بەڵام یەکێکە لە پێویستترین شارەکانی سەرزەوی. بۆنێکی پیس بەردەوام لەسەر شەقامەکانیەوە دێ. تەواوی سەرکۆڵان و گەڕەکەکان پڕ بووە لە خۆڵ و خاشاک، جرج و مش بەسەر شەقامەکانیدا تەراتێن دەکەن. تەنانەت بەرازی کێوی لەسەر شەقامەکان لەگەڵ پیسی شەقامەکاندا ئاوێزان بوون. دەزانن ئەم شوێنە کوێیە؟ ڕۆمای پایتەختی ئیتالیا. بەڵێ، ڕۆما بە پێی گۆڤاری تایم ئاوت یەکێکە لە پێویستترین شارەکانی سەرزەوی. لە پلەی دووەمی ئەو گۆڤارەدا شاری نیویۆرکی ئەمریکایە. بەهۆی پیس و پۆخڵیەوە بە ڕێژەی لە سەدا 20 سەردانیکردن و ئوتێل حیجزکردن لەو دوو شارە بەناوبانگە کەمی کردووە. ڕۆما حاڵەتی لە ناکاوی ڕاگەیاندووە چونکە پیسیەکەی لە کۆنتڕۆڵ دەرچووە. هاوڵاتیەکانی داوای دەستوەردانی سەربازی دەکەن بۆ ئەوەی ڕۆما بگێڕنەوە سەر ڕێچکەکەی جارانی. ئەی بەڕای تۆ چ شوێنێکی کوردستان خەریکە وەکو ڕۆمای لێدێ؟